47 ڕۆژە شەڕ و پێکدان لە کۆبانێ بەردەوامە تا ئێستا ژێزەکەی پێشمەرگە بەشداری شەڕیان نەکردووە و فەرماندەی سوپای سووریا ئازادیش دەڵێت ژوورێکی ئۆپراسیۆنیان پێکهێناوە. وەفدە باڵاکەیەکێتی لە بەغدا لەگەڵ نووری مالکی و سەلیم جبوری و عەمار حەکیم کۆبوونەوە. لە کۆمەلگای تۆپزاوای هەولێر دوو منداڵی 10 ساڵ و 12 ساڵ لە چاڵەئاوێکی باران ناودا خنکان کێکێکیان باوارەی لەگەڵ خێزانەکەی داهاتۆ تارێمی کوردستان. سڵاوتان لێبێ. هێزەکەی پێشمەرگە گەیشتە کۆبانێ بەڵام تا ئێستا بەشداری شەڕیان نەکردووە. ئەفسەرێکی هێزەکەی پێشمەرگەش لە کۆبانێ و بێنارتی ڕاگەیاند چەکی پێشمەرگە لە شەڕەکاندا بەکارهاتووە. هاوکات پێشمەرگە و یەپەگە و سوپای سووریای ئازاد ژوورێکی ئۆپراسیۆنی سەربازیە و بەش پێک دێنن. لە کەشوهەوایەکی باراناویدا هێزەکەی پێشمەرگەی کوردستان پاش 3 ڕۆژمانەوەیان لە باکووری کوردستان چوونەناوە و شارەی کە 47 ڕۆژە شەروانانی یەکینەکانی پاراستنی گەلیەپەگا بەرگری لێ دەکەن. پێش ڕۆیشتنی هێزەکەی پێشمەرگە چەکدارانی داعشیەشەکانیان چڕ کردبووەوە لە دیوی باکووری کۆبانەیە کە تاکە دەواازەی گەیاندنی ئاوکاریە بۆ شەروانان. بەڵام لە کاتی چوونی پێشمەرگە چەکدارانی داعش هەوڵی چەند تەقینەوەیەکیاندا بەڵام لەلایەن شەروانانەوە ئۆتۆمبیلە بۆم ڕێژکراوەکان تەقێنرایەوە. هاوکات لەگەڵ چوونی هێزەکەی پێشمەرگە فڕۆکە جەنگەکانی هاوپەیمانان بە سەختی چەکدارانی داعشیان بۆردومان کرد. لەگەڵ گەیشتنی هێزەکەی پێشمەرگە ئەسمەت شێخۆ وەزیری بەرگری کانتۆنی کۆبانێ سەردانی هێزەکەی کرد و خۆشحاڵی خۆی بۆ هاتنی پێشمەرگە دەربڕی و ڕایگەیاند بۆ جاری یەکەمە کورد هێزی سەربازی خۆی یەک دەخات لە دژی نەیارەکانی. لە بەرامبەریشدا فەرماندەیەکی هێزەکەی پێشمەرگە ڕایگەیاند ئەوان لە هەولێرەوە هاتوون بۆ ئەوەی پشتگیری گەلی کۆبانێ و شەروانان بکەن. ئێستا شەڕەکە بە سەختی لەبەرەی ڕۆژهەڵاتی شاری کۆبانیەوە بەردەوامە و هاوکات چەکدارانی داعش بە هاوان بۆردومانی ناوڕاستی شارەکە و سنووری باکووری کوردستان و کۆبانێ دەکەن. بەپێی ئەم گردە ڤیدۆیەش دەردەکەوێت کە شەروانانی یەپەگە و سوپای سووریای ئازاد بەیەکەوە شەڕی دژ بە داعش دەکەن لە کۆبانێ. عەبدول جەبار عیگەدی سەرۆکی سوپای ئازادی سووریا ڕایگەیاند ژوورێکی ئۆپەراسیۆنی هاوبەشیان لەگەڵ هێزەکانی پێشمەرگە و یەپەگە پێکهێناوە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش. دەربارەی بەشداریکردنی هێزەکەی پێشمەرگەش لە شەڕی یەپەگە و داعش سەرچاوەیەک لە یەپەگە بەیەنارتی وت لە هەوڵدان بۆ ئەوەی ژوورێکی ئۆپەراسیۆنی سەربازی لەگەڵ هێزەکەی پێشمەرگە پێک بێنن بۆ شارەزابوون لە جوگرافیای کۆبانێ و تاکتیکی شەڕی داعش لە خۆراوای کوردستان. هاوکات سەرچاوەیەک لە هێزەکەی پێشمەرگە لە کۆبانیەوە بەیەنارتی ڕاگەیاند تا ئێستا لە شەڕەکاندا بەشداریان نەکردووە بەڵام یەک جۆرە چەک کە بە هێزەکەی پێشمەرگە بووە لە شەڕەکاندا بەکار هاتووە. هونەر ئەحسان NRT. بەڵام بەڕێزان بۆ زانینی دوایین زانەرەکان لەسەر بارودۆخی ئێستای کۆبانێ ئاسکەرەم لێدراوێ نارتی لە سنووری کۆبانێەوە لەگەڵماندا. ئایا سڵاوت دەبێت بارودۆخی ئێستای کۆبانێ چۆنەوە دوایین زانێرەکان چین؟ شەف باش هیچ شەف لە دەمژمێ لە حەفتی شەف شەڕ و پەفچوون دناوبەرە شەڕوانên یەپەکێ لە ڕۆژهەڵاتێک کوبانێ دیت بەمینە شەڤێن دەربازبووی دەوام دەکردن لە هەیانها لە گۆڕی هەند ئاگاهیên دەستپێکی هەند چاپکاریên جدا ji NRT ڕاگەهاند پێنج جەکدارên داعش لە ڕۆژهەڵاتێک کوبانێ هاتنە کوشتن. Di heman demde îşev bû cara duyemîn balafirên hevpeymanan bordumana derdorên Kubanê kir. Li Rojavayê Kubanê jî hin derendengê taqê bi tekên Rûşkayê wate li her du aliyan li aliyê şervanên yekînên parastina gel yepegî û
چکدارên داعش dixawîtin. Di heman demde li başûrê Rojavayê Kobanê jî berdewama birtumana çekdarên Daeş bi topên dûrhavê jî awana bûnavarasta bajêr û berdem deriyê Sinûriyê fermiyê navbera Bakurê Kurdistanê û Kobanê li ewel de îşev de li demjimêr nêzî 6.5 de durum de motorsiklek bombakiriya çekdarên Daeş xaske nêzî deriyê fermî bibît lê ji val şervanên yekîneyên parastina gel hatiye teqandin bi şofêrekî xwepij ve çekdarekî Daeş jî persiyat motorsikla bombakirî dikir lê bi kiştî li berê şer li avayê li başûrê Rojavayê Kobanê agahiyên hol nahên zanîn ka aya rewşê şer ya ziyanên şer di îşev de li her du aliyan çi bûyne. بەڵێ ئایا پاش گەیشتنی هێزەکانی پێشمەرگە بۆ کۆبانێ بارودۆخەکە چۆنەوە ئایا هێزەکانی پێشمەرگە بەشداریان کردووە لە شەڕ و ڕوبەڕووبوونەوەکان بەرامبەر بە چەکدارانی داعش؟ بەلێ پشتی گەیشتنا هێزا پێشمەرگەی کوردستانی li şeva derbasbûyî heyanha li aliyê Rojhilatê Kobanê wa dihêt dîtin di heman demde li başûrê Rojavayê Kobanê ku hevberîkirin digel rojên derbasbûyî şer berdewam wate êrişên çekdarên Daeş bû başûrê Rojavayê Kobanê û Rojhilatê Kobanê dewam diket derbareyî bejdariya hêzên pêşmerge û şervanên yekê li dijî Daeş Hayanaha tu agahiyeke zalalnîne ka aya hêza pêşmergeyê Kurdistanî li her du bereyên şer beşdarî digeliyeteke da kiriye li dijî çekdarên Daişiyan ne lê ewa hin çavkaniyan dîsa goyan artî ragihandî şervanên yekîneyên parastina geliye pegê û hêzên pêşmergeyên Kurdistanî bi temana ku jûreka operasyona ya hevbeş têk bînin di rojanên dehatî de ropoyê çekdarên Daeş bibin li bereyên şer. بەڵێ ئاس هەڵوێستی سوپای تورکیا چۆنە بە تایبەتی پاش گەیشتنی هێزەکانی پێشمەرگە بۆ کۆبانێ؟ بله اولش شبا درباز بویجی دمجمر در دورین دهو نیوان دا دمه پیشمرگه فرمی دربازی داوا کوبانه بوی براستی جی هیزا کازوریا لشکرین ترکیه لسر ریا چرکیه قضا پرتوس کوبانه کوم دو بیاوریا هیزن پیشمرگه کردستانی تیدا درباز بوی او دروش من هیزن پیشمرگه دربوتن بجی کردستان بجی کوبانه آزادی بو کوبانه اول هم بر پلیسین ترکیه دهات دیتن نوع غمگینیه که جاوه پلیسین ترکیه دا دیار بود همان دم دا رینه دا بتو اوه که دزگه راگهاندن نیزی پشمرگه ببن نرینینوان درباره چون اوان بو کوبانه ور بگیرن لده همان دم دا خلقه که زور لقضا پرسوسیجی آماده ببو بو پشوازیه گرم لحیزم پشمرگه کردستانه بکت لدی سانجی پلیسین ترکیه بگازا فرمسکرش ببومداین گازی هریشی سر و خلقه سویل جیتر اوین هاتی بمرامه پیروز باین هزین پیشمرگه واتا هلوست هزین لشکرین ترکیه لدرباره هم شروان نیفتگی و هم هزین پیشمرگه کردستان آمد دیده هلوست که براستی جینن دیده و یعنی نوع غمگین یک زور لگل هزین پیشمرگه و شروان نیفتگی هایه بەڵێ ئاس لە سوپای تورکیا لە سنوورەکان لەگەڵ هاوڵاتیان هەڵبسوکەوتیان چۆنە لە ئێستاەوە ئایا هیچ گۆڕانکاریەک لە هەڵوێستی سوپای تورکیا هەیە بەرامبەر بە یەپەگە و خۆراوی کوردستان؟ نەخێرەوە دەهێت دیتن هیچ جۆرە گۆڕانکاریەک دەربارەی هەڵوێستی تورکیا و بەرامبەر کوبانێ و یەپەگە نەهاتیە گۆڕین ناژی دەریە فەرمیێ ناوبەرە باکوور کوردستان و کوبانێ girtiye vate bi tu awayekê rênadin çi pêtiviyên tendurustî çi pêtiviyên mirovî bigihin nava Kobanê di heman dem de îro bi roja cîhaniya pêşgiriya Kobanê bû ku kîlometrek kêmtir di nêzî sinûrê Kobanê hejmareka zor ya welatiyan xastin wekû pêşgiriyekê bû Kobanê encam bidan xwepêşandanekê encam bidin lê dîsan hêzên leşkerên Tirkiye müdaxeley ve xwepêşandanê kir bû demê nîv saetê pitir roprêbûn di navbera hêzên leşkerên Tirkiye û xelkê deverên cudayên Bakurê Kurdistanê ew li ser sinûrê Kobanê diviyayê roy da lê derencam de derbarê helwîstê Tirkiye wa dihêt dîtin yanî tu guhorînek li ser helwîstê Tirkiye nîne derbarê Kobanê bi taybet jî piştî hatina hêzên pêşmergeyên Kurdistanê
ئەوەمە دەبێت هەڵویستن تورکیا تونتر بوونە لەسەر سنوور بەتایبەت دەربارەی وڵاتیان سڤیل و ڕۆژنامەنویسان. بەڵێ ئاز ئەم شەوی ڕابردوو هیچ جموجوڵێکی فڕۆکەکانی هاوپەیمانان هەبووە لە هیچ مۆڵگەیەکی چەکدارانی داعش دراوە؟ مەبەست لە شەوە ڕابردوو بیتەمێ هێزن پێشمەرگە دەرباز کوبانێ بووی لە ماوەی چەند کاتژمێری ڕابردوودا هیچ جۆرە جموجوڵێکی فڕۆکەکانی هاوپەیمانان هەبووە؟ بەڵێ چەند دەمژمێرن ڕابۆری چەند جاران هێزن هەفتەیمانان باڵەفرێن هەفتەیمانان هەند بنکەهێن چەکدارên داعش لە دەردورێک کوبانێ بۆمباران کردن لە هەیان هاتووە ئاگاهیەک زەڵال نینە لە سەروان بردومانکردنەوەتە ئەو جێن فرۆکên جەنگیên ئەمریکای بردومان کرێ bi dereceya çend kilometreka li rojhilatê Kobanê bû ew ciyê bombaran kir bi temamî li jê kontrola çekdarên Daeş de elewra hinekê pêzanîn zehmetin li wer ka aya çend çekdarên Daeş hatine kuştin çend birîndar bûne yan çi yan giştî derbareyê wê bombarana firokên cengiyên Amerîka hebûne. بەڵێ ئاس کەشوهەوای ئێستای کۆبانێ چۆنە؟ وای هیچ زانێرێک دێسە بار بۆی کە کەشوهەوا ڕێگر بوو بێ لەوەی کە فڕۆکەکانی هاوپەیمانان بردومانی مۆڵگەکانی چەکدارانی داعش نەکەن بۆ هۆیەوە؟ خێر ئەوە لە شەوە دەرباز بوویژی دەهات دیتن بارانەکە هۆی لە کوبانێ تایبەت دەمێ دەرباز بوونا هێزن پێشمەرگەی کوردستانی بووناوە کوبانێ بارانەکە هۆر دەهات لێ دەمێ 10 دقیقەیاندا بێ جاران باڵەفرێن هەفتەیمانان دەمێ چوونە هێزا پێشمەرگە بوو کوبانێ بردومانە هەند مڵگەهێن چەکدارên داعش کرد لە دەردورên کوبانێ بی شەفدا کەشوهەوا هەندێکی خوشە هەندێکی بێژین زەڵالە لێ شەوێن دەرباز بوویژیدا دەمێ باران دەهات هیچ ئانگۆڕینێک لەسەر کەشوهەوای کوبانێدا دەهات هیچ کاریگەریەک لەسەر بردومانە پرۆتین جنگیان نبوو واتە بێناو بەر هەر دەمێوان خاستیە کارینە بردومانە فڕۆکیان ئەنجام بدەن لە دەردورێن کوبانێ. بەڵێ ئاس لە ئێستا شەڕ لەکوێی کۆبانەیە؟ ئایا شەڕ بەردەوامە؟ بەڵێ ئێستادا شەڕ بەردەوامە شەڕ لە ڕۆژهەڵاتێ کوبانێ bi dirêjaya îşev heya niha berdewam û pêraniya dengê taqeya dihêt bîstin dengê taqeyên dûşkana û herwasta çekên bîçeysî û herwasta hin caran jî dengê guleyên arpêçan dihêtin lê bawayekê giştî şer mirov dikarî bêjît îro li serê sibê heyanî niha bi taybet li rojhilatê Kobanê nerawastiye lê car bi car hindekê şer sibik dibît bi taybet li van saetên dawiyê de şerekê giran çê dibît di navbera şervanên yefegî û çekdarên Daeş li rojhilatê Kobanê. بەڵێ ئەیاز کەرەم نێردراوی ئەنارتی لە سنووری کۆبانێ سوپاس بۆ زانێرەکانت. بەردەوامین لابارەی چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ سەرۆکی پارتی بزوتنەوەی نەتەوەپەرستی تورکیا ماپە دەڵێت سێرکردنی هێزە بیانیەکان و پێشمەرگە بە یەک ئاست واتە قبولکردنی کوردستانێکی سەربەخۆ لە باکووری عێراق. دەوڵەت باخچەری لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە بارگای پارتەکەی ڕایگەیان بارزانی لە لایەکەوە گولە لە پشتی گەلەکەی دەدات لە لایەکی دیکەوە هەوڵ بۆ بە یەکەوە بەستنی هەر چوار پارچەی کوردستانەدا. تیشی سێرکردنی هێزە بیانەکان و پێشمەرگە بە یەک ئاست واتە قبولکردنی کوردستانێکی سەربەخۆی لە باکووری عێراق کە ئەوەش قاچێکی چوار پارچەی کوردستانە. ئەو کات لەبارەی چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ لە ڕێگەی تورکیا و باخچەری دەڵێت با تێپەڕبوونی پێشمەرگە لە ڕۆژی 91 ساڵی دامەزراندنی کۆماری تورکیا و تێپەڕبوونیان بە شار و شارچەکانی خاکەکەیان و پێشوازیکردنیان بە دروشم و خۆشیەوە بۆ کۆبانێ لە قوڵاییەوە ئاسیگەلی تورکیای بریندار کرد لەبەرەوە لایەنگرانی پەکەکە بە دار و بەرد هێرش دەکەنە سەر سەربازەکانیان و بە چەپڵە و فیکەوە پێشوازی لە پێشمەرگە دەکەن و دروشمی سەرکەوتن دەڵێنەوە. سەرۆکی ماپە ڕاشی گیان پێشمەرگە بە بیانووی هاوکاری بۆ کۆبانێ بە چەکی قورسەوە پێشێلی سەروەری نیشتیمانی تورکیان کردووە چونکە لە بەرچاوی هەموو لایەک لایەنگرانی پەکەکە کەوتونەتە کێبڕکێ بۆ پێشوازیکردن لە کاروانی پێشمەرگە. ئەوەش بۆ جاری دووەمەکە بارزانی دەروون و مێشکیگەلی تورکیا تێک دەدات وەکەوەی لە 16 تشرینی دووەمی 2013دا هاتە ئامەد. بەشێک لە وڵاتیانی دۆک بۆ پشتگیریکردن لە کۆبانێ لە ڕۆژی جیهانی کۆبانێدا خۆپشاندانێکیان ئەنجامدا و خۆشحاڵی خۆشیان بە چوونی هێزەکانی پێشمەرگە بۆ کۆبانێ دەربڕی.
Roja 1 Novemberê hate destnîşankirin wek roja cîhaniya piştevanîkirina Kobanê. Gotê da hin welatên cîhanî piştevaniya xwe bo Kobanê diyar kirin. Teva Kurdistanê jî ev roja bi xirvebûn û rêpîvan hate derbas kirin. Duhokê jî bi hera xwe vê roja cîhanî de hebû. Xelkê wê piştevanî bo Kobanê dopat kir. ما پێشمەرگێن قارەمانیان هەین 1500 کیلومتران خەیاڵێن واڤاڵاکەن و هەروەسا شەروانên یەپێکی و شەروانên دیên Kurdistanê li Kobana bicihê berxudanê heyn ku 5 salan hizrên wan faşist pişt û pişt birin û bi hîmeta kurokûçên bêtedrîb û bêxan û vexarin rîprî dewleteka îslamiya mezin bûyne bi navê pîrûzê îslamê zarokan serjê dikin. Bijî berxwedana Kobanê, bijî berxwedana YPG û YPJ, bijî pêşmerge. وان قهرمانا افروکه همیا پیک و ملی خدا ایک شرفانان پیشمرگهان همیا پیک و بو دشمنت ملت ما دیار کن داگیر کرا دیار کن که ما گوت افروکه ایدی بسه افروکه ما بریارا خدا Kobanê û tevlîbûna pêşmergeyên Kurdistanê digel de wê zemînê li ber yekbûna Kurd û Kurdistanê xweş bike. بێژیت بەرخودانە کوبانێ Hin jî xirvebûyan dilxweşiya xwe diyar kirin beramber hindê ku şervan û pêşmerge bi hevra li Kobanê bergiriye ji doza milletê Kurd dikin û destkeft nîşan da. اکریزیا خول گل خلکی کوبانیل گل برخودانا شروانان گل برخودانا یپگی و یپجیل گل براینی و اکریزیا پیشمرگه و شروانان کوبانی کو افروت اکسان گردا شر دشمنیت کن کو ام بجینوانا بجینا همی کردا بجینا همی جهانی دل ما کردا همیال گلیکه خوینامل گلیکه و هست و سوزت مل گلیکن چونا پیشمرگه جی بو کوبانه مازنترین رساله بجین بو خلک جهانی بو دجمنین کردا بو دجمنین کردینیه بو دجمنین و خبات و برخودانا پیشمرگه و شروان بدکن گو ابروکه ایدی خلاص آمد کردستان محابات کردستان قامشلو کوبان کردستان Kobanê ew bajêr ev petirî çil rojane hêrişên dijwar li ser in û bajêrê berxudanê hatiye pinavkirin. Berxudana wê gehiştê wî astî ev rolpetiriya cîhanê piştevanî lê bêhîte kirin û xelkê parîzgeha Duhokê jî piştevaniya xwe bû berxudana Kobanê dopat kir ev. Diyar kirin ku her buhayekî bêt ew digel berxudana Kobanê ne. Dîman Mehmûd ên RT Duhok. تا دێت ناوەندە میدیاکان و دەستگاڵگرەکانی جیهان ئاماری جیاواز لەسەر ژمارەی ئەندامانی داعش بڵاوەکەنەوە ئەو کات بە گوێرەی نوێترین زانیاری وەزارەتی پێشمەرگە کە لە سەرچاوێکی تایبەتەوە دەسێنارتی کەوتووە ژمارە ئەندامانی داعش لە عێراق نزیکەی 30 تا 40 هزار چەکدارە و لەو ژمارەیەش تەنها 10 تا 15 هزار چەکداری ئەو گروپە خەڵکی ناوخۆی عێراقن. هەروانەتە وێگرتوەکانیش لە نوێترین راپۆرتی داعشکرای کردووە لە ئێستادا زیاتر لە 15 هزار چەکداری بیانی لە 8 وڵاتی جیانەوە لە ناو ڕیزەکانی داعشدان. داعش ئەو گروپە چەکدارەی کە دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردووە و بە هەڕەشەیەکی مەترسیدار دادەنرێت بۆ سەرجیان بەتایبەت هەردوو وڵاتی عێراق و سووریا. بەڵام ئەوەی کە ڕوون نییە تا ئێستا ئەندامانی ئەو گروپە لە چێ پێکاتون. تا ئێستا ژمارەیەکی دروستی ئەندامانی داعش ئاشکران نەکراوە و بە فەرمیش هیچ وڵاتێک بە سەرچاوی دروستبوونی و پشتیوانی داعش تۆمەتبار نەکراوە. بەڵگەنامەکان ئەوە دەردەخەن داعش لە زۆربەی وڵاتانی ئەوروپا ئەندامیان هەیە و لە کۆی بەشداری هەموو ئەو شەڕانەشی کە هێزەکانی پێشمەرگە بەرامبەر بە چەکدارانی داعش کردویانە و تیمە ڕۆژنامەوانیەکانی NRT بۆ ڕووماڵکردن لە شەڕەکاندا بوون دەرکەوتووە لاشەی بەجێماوی کوژراوەکانی داعش زۆربەیان بیانین. لەوانەش ژمارەی زۆری ئەو کوژراوانەی داعش کە بە کامێرەی تیمی NRT وێنە گیراوە خەڵکی ئەڵمانی و بەریتانی و یەمەنی و تونسی و میسری مەغریبی و چەند وڵاتێکی تری عەرەبی تێدا بووە. لەسەر ژمارەی ئەندامانی ڕێکخراوی داعش لە ناوەندە مێدیاکانی جیان و تەنانەت لە دەستگا هەواڵگریەکانیش ئاماری جۆراوجۆر و جیاواز بڵاو کراوەتەوە. بە گوێرەی نوێترین زانیاری وەزارەتی پێشمەرگەش کە لە سەرچاوەیەکی تایبەتەوە دەست NRT کەوتووە ژمارەی ڕێکخراوی داعش لە عێراق نزیکەی 30 تا 40 هزار چەکدارە و لەو ژمارەیەش تەنها 10 تا 15 هزاری چەکدارانی ئەو گروپە خەڵکی ناوخۆی عێراقن. ژمارەکەی دیکەیان لە وڵاتانی دەرەوە هاتوونەتە عێراق و شەڕ لەگەڵ پێشمەرگە و سوپای عێراقدا دەکەن.
نەتەوە یەکگرتوەکانیش لە نوێترین راپۆرتیدا کە ڕۆژنامەی گاردیانی بەریتانی بڵاوی کردوتەوە تێیدا ئاماژە بۆ ئەوە کراوە ژمارە و چەکدارە بیانیانەی کە چوونەتە ناو ڕیزەکانی داعشەوە زۆر زیاترن لەو ڕێژەیە کە پێشتر مەزەندەیان کردبوو دەژڵێت لە ئێستادا زیاتر لە 15,000 چەکداری بیانی لە 8 وڵاتی جیهانەوە لە ناو ڕیزەکانی داعشدان. ڕۆژی 9 حوزەیران مێژووی پەڕینەوەی گروپی چەکداری داعش بوو لە سووریاوە بۆ عێراق تەنها ڕۆژێکیش دوای ئەوە کە دەکاتە 10 حوزەیران ئەو گروپە توانیان دەست بەسەر شاری مووسڵدا بگرن بەوەشەوە داعش دەستی گر بەسەر چێرگەنەوتەکانی ناوچەکەدا و ئەمە سەرەڕای ئەوەی تەواوی کەلوپەلی سەربازیەکانی سوپای عێراق لە شاری مووسڵ کەوتە دەستی داعش بە دەوڵەمەندترین ڕێکخراوی تیرۆریستیدا دەنرێت ئەوەش بەهۆی ئەوەی ژمارەیەکی زۆر چێلگەی نەوتی لە ژێردەستدایە بە گوێرەی زانیاریەکانی دەستگای هەواڵگری پێشمەرگە بۆ هەر ئەندامێکی ناو داعش لە عێراق مانگانە $500 پێدەدرێت هاوکات هەر بە پێی زانیاریەکانی وەزارەتی پێشمەرگە داعش لە کاتی شکستەکانیان کۆکردنەوەی لاشەی کوژراوەکانیان بەلاوە گرنگ نییە هەروەها داعش هاوشێوەی کوژراوەکانی هیچ گرنگێکی بە دیلەکانی نادات کا لە شەڕەکاندا لەلایەن پێشمەرگە بەدیل گیراون با پێی زانیاریەکانی ئەنارتیش تا ئێستا چەندین جار پێشمەرگە بۆ ئازادکردنی دیلەکانی خۆی ویستویەتی ئاڵوگۆڕی دیل لەگەڵ داعشدا بکات بەڵام داعش ئەوەی ڕەت کردوتەوە. فەرمان محەممەد ئێنارتی سلەیمانی. وەفدە باڵاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ماوەی 2 ڕۆژە لە بەغدایە لەگەڵ نووری مالکی جێگری سەرۆک کۆمار و سەلیم جمهوری سەرۆکی پەرلەمانی عێراق و عەمار حەکیم سەرۆکی ئەنجومەنی باڵای نیشتیمانی عێراق کۆبوونەوە. ڕاگەیاندنەکانی یەکێتی بڵاویان کردەوە وەفدەکەی یەکێتی با سەرۆکاتی کۆسڕەت ڕەسوڵ جێگری یەکەمی سکرتێری گشتی لەگەڵ مالکی کۆبوونەتەوە و تاوتوێی بارودۆخی سیاسی و ئەمنی کراوە. وەفدەکەی یەکێتی پێکاتوە لە مەلە بەختیار لێپرسراوی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی و عومەر فەتاح ئەندامی دەستەی کارگێڕی و ڕزگار عەلی ئەندامی مەکتەبی سیاسی و خەسرە و گوڵ محەممەد ئەندامی سەرکردایەتی یەکێتی. سەردانی وەفدەکەی یەکێتی لە کاتێکدا بڕیارە بەم نزیکانە وەفدێکی باڵای هەرێم با سەرۆکاتی نێچیروان بارزانی سەرۆکی حکومەت بۆ تاوتوێکنی کێشەکانی ئەولێر و بەغدا سەردانی بەغدا بکە و لەگەڵ حەیدەرابادی سەرۆک وەزیرانی عێراق کۆ ببێتەوە. لا چاڵێکی پڕ لە ئاوی باران ناودا لە نزیک کۆمەڵگەی تۆپزاوای سەر بە شاری ئەولێر 2 منداڵ خنکان کێکێکیان تەمەنی 10 ساڵە و منداڵەکەی دیکەش تەمەنی 12 ساڵە یەکێک لە منداڵە خنکاوەکانیش لەگەڵ خێزانەکەیدا بە ئاوارەی لای نەینەواوە هاتوونەتە هەرێمی کوردستان. ئەحمەد و زیاد ئەو 2 منداڵەی بە مەبەستی مەلەکردن ڕوو لە یەکێک لە گۆماوەکانی نزیک کۆمەڵگەی تۆپزاوای سەر بە شاری هەولێر دەکەن. بەڵام بەهۆی نەزانینی مەلەکردن ئەحمەدی تەمەن 10 ساڵان لەگەڵ تارقی هاوڕێی کە 12 ساڵ تەمەنیەتی لە گۆماوەکەدا خنکان. برای یەکێ لە مێرمنداڵە خنکاوەکانیش دەڵێت براکەی ئەو مەلەی نەزانیوە لە کاتی خنکانی براکەشی نەیتوانیوە بچێتە ناو گۆماوەکە و ڕزگاری بکات. بۆیە براکەی ئەحمەد بێهیوا دەبێت و دوجار تەنیا ئەوەی لەدەستێت کە بە دیار دیمەنی دەرهێنانی براخنکاوەکەی بوەستێت. ئەم چوومەدەر ئەوان لە بن ئاوە بڵقەوەقاندا ئەم خۆ فردارانش پێم لە ناو لیمەچەقی هاتمە دەرێ بە قورتی ئەو عالەمە هەموو هاتن ئەو چون گازیان کردن هاتن دەریانە. ئەگەرچی بە وتەی شایەت حاڵەکان ئەحمەد و زیاد پێکەوە لە گۆماوەکە خنکاون بەڵام چیرۆکی زیاد جیاوازترە لە ئەحمەد. زیاد تارقی تەمەن 12 ساڵ خەڵکی پارێزگای نینەوایە و بەهۆی کۆنتڕۆلکردنی ئەو شارە لەلایەن چەکدارانی داعشەوە زیاد و خێزانەکەی ئاوارە بوونە و لە کۆمەڵگەی تۆپزاوە گیرساونەتەوە. بەڵام زیاد بەر لەوەی بچێتەوە زێدی خۆی و لە ئاوارەی داخنکا و بۆ دوجار ماڵەوەی لە خێزان و کەسوکارەکەی کرد. من لە ماڵەوە بووم 2 مناڵی گسکە هاتن بۆڵام وتیان 2 مناڵ خەنکەوە منیش کە هاتم بۆ ئێرە ینی گیانە لە دەستدا بۆ خەنکا بوون خۆم بەجلی خاوەنەوە خۆم فڕەدە ناو ئەوەکە بۆ خاتری ئەوەی کە خەنکانە نەخەنکانە بینمە دەرەوە کە چوون مناڵێکم دەرمینە لە ناو لیمەوە بووم کە دەرمینە لە ئەردەوەمدانە دەستم لەسەر سنگەوەدانە وتم بە هەناسەی بێتەوە دەویشم لە ناو دەویدانە گوتم بە هەناسە بێتەنەوە بەڵام هیچ سوودێکی نەبوو کۆچی دوای کرد. دایکی ئەحمەد پێش هەواڵی خنکانی کوڕە 10 ساڵانەکەی بە موبایل قسەی لەگەڵ کردووە بەدایکی وتووە لەگەڵ هاوڕەکەی دەچێت یاری ئەتاری دەکات. بە پێی وتەی شایەت حاڵەکان منداڵەکان کاژمێر دەی پێشمیۆڕۆ کەوتونەتە گۆماوەکە و کاژمێرێک دواتریش دەرهێنراون. کاژمێر 11 بەیانی پۆلیس ئاگادار کراونەوە بە ڕووداوێکی خنکان لە ناحیە ڕزگاری
دەست بە جێگەیشتە شوێنی ڕوودا و دەرکەوت لە شوێنێک پێشتر شەفەڵ کاری کردووە لەو شوێنە قۆرتی کردووە بەڵام دواتر بەجێماوە بەڵام بە ئاوی باران پڕ بۆتەوە بەداخەوە دوو مێر مناڵیەکیان تەمەنی 2000 کەشیان 2004 دیارە ویستیان مەلە بکەن بەداخەوە خنکاون تەرمەکان دەرهێنرا دۆسیە لێکۆڵنەوەش بۆ ڕووداوەکە کراوە. ئەو گۆماوەی منداڵەکانی تێدا خنکاوە لە ئەنجامی پرۆژەکانی شارەوانی ئەو کۆمەڵگەیە بەبێ ئەوەی پڕ بکرێتەوە ماوەتەوە و بەهۆی بارانبارینی چەند ڕۆژی ڕابردوویش پڕ بووە لە ئاو و گەنجان و مێرمنداڵانی ناوچەکەش بە مەبەستی مەلەکردن تێیدا ڕۆژانە ڕووی تێدەکەن لە ئەنجامیشدا هەندێک جار خنکانی ئەو کەسانی لێ دەکەوێتەوە کە تێیدا مەلە دەکەن. شێمە جاف NRT کۆمەڵگەی تۆپزاوە هەولێر. حکوومەت ئێران لە هەرێمی کوردستان بە دوای تەرمی سەربازە کوژراوەکانی شەڕی عێراق و ئێراندا دەگەڕێت تا ئێستاش تەرمی 45 کوژراویان لە ناوچەی حاجی ئۆمران دۆزیوەتەوە. ئاژانسەکانی هەواڵی ئێران لە سەر زاری محەممەد باقرزادە سەرۆکی نووسنگەی بە دوواداچوونی کوژراوانی شەڕی ئێران و عێراقەوە بڵاویان کردوێتەوە. ئێران لە ماوەی چەند مانگی ڕابردوودا لە ناوچەی حاجی ئۆمران تەرمی 45 سەربازی ئێرانیان دۆزیوەتەوە و لە دوو ڕۆژی ڕابردووشدا تەرمەکانیان گەڕاندونەتەوە بۆ ئێران. ڕاشیگەیان تیمەکانیان لە ناوچە جێژەکانی هەرێمی کوردستان بەردەوامن لە گەڕان بە دوای تەرمی سەربازە کوژراوەکانیاندا. باپی هەواڵەکە بڕیاریشە لە ڕۆژی ئاشورای ئەم ساڵدا کوژراوەکان لە ڕێوڕسمێکی جەماوەریدا بە خاک بسپێدرێن. مونتەدای ئابووری کوردستان سیمینارێکی بە ئامادەبوونی چەند ئەندام پەرلەمانێک و شارەزایەکی بواری ئابووری ئەنجامدا سەبارەت بەو بڕە پارەی حکوومەتی هەرێمی کوردستان بە نیازە لە وڵاتانی دەرەوە قەرزی بکات کە 19 مانگ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەردرا. قەیرانی دارایی هەرێمی کوردستان کە زیاتر لە 10 مانگە بەرۆکی حکوومەت و هاوڵاتیانی ئەم هەرێمەی گرتووە ڕەنگەوە بە ئاسانی کۆتایی نەیەت بۆ پێی بەغدا کە بەهۆی ڕاگررتنی بەشە بوجەی هەرێمی کوردستانەوە هۆکار بوو بۆ دروستبوونیە و قەیرانە تا ئێستا ئامادە نییە بوجەی هەرێم ڕەوانە بکات. پێدەچێت حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕادەیەک ناومێت بوو بێت لە بەغدا هەر بۆیە بەنیازە بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی هەرێم پەنا بباتە بەروەرگرتنی قەرز لە وڵاتان. بەڵام تا ئێستا نازانرێت ئەو وڵاتانەکەن کە حکوومەتی هەرێم دەیەوێت قەرزیان لێ بکات. لەبارەی قەرزەکەشەوە لە سلێمانی بە ئامادەبوونی ژمارەیەک پەرلەمانتار و شارەزانی ئابووری سیمینارێک بەڕێوە چوو. من بۆ خۆم لەگەڵ قەرزانیم لەبەرەوەی قەرز وەکو دکتۆر باسی کرد ئێستاژێ قەرز ئەگەر بێت و بۆ بوارەکانی وەبەرهێنان بێ و بۆ بوارەکانی ژێرخانی ئابووری بێ شتێکی جایزە بەڵام قەرز بکردن لە دەوڵەتێکەوە یا لە کۆمپانیایەکەوە یا لە بانکێکەوە بۆ موچە هەڵەیەکی زۆر گەورەیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەجددی دەست بۆ ئەم بوارە بەرێ و تا حەدی ئەخیر هەوڵبدا ئەم قەرزە نەکات. ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕۆژی 19 مانگی ڕابردوو پرۆژەی بڕیاری قەرزی پەسەند کرد. شارەزایەکی ئابووری ژەڵێت حکوومەتی هەرێم جگە لە وەرگرتنی قەرز بەدیلێکی دیکەی نییە بەڵام پێویستە قەرزەکە لەسەر پێشینەی نەوت بێت و ڕسوماتی نەچێتە سەر. پێش ئەوەی کەوا حکوومەتی عراقیش پارەکە ببڕێت یاخو بودجەی کوردستان ببڕە و لە قەیرانەکە هەبوو و بەڵام بڕینی ئەو بودجەی قەیرانەکە زیاتر قوڵ کردەوە بۆیە ئێستا حکوومەت بڵین کە پاشەوەی زەختی گوشارێکی زۆر گەورە لەسەر هاتە سەرەوەی کتلەی نەقدی لە کوردستانەکەم بێتەوە بە حەقەتەوە مشکلێکی گەورەیە چونکە کولی 3 مانگ جارێک ئێستا حکوومەت مەعاشەدا مانایە کولی 3 مانگ جارێک 850 ملیار دینار ئەخاتە بازارەوە بەڵام لەو 3 مانگەیە تریلیۆنێک و 700 ملیار تریلیۆنێک و 700 ملیار دینار لە بازارە سەح بکاتەوە کە برتێ لە جیفانی مۆزەف و بڵین لە بازار و دوکانارەکان سەح بکاتەوە بەکارێنێ بۆ مەساریفی خۆی. هەرچەندە بەپێی دەستوری عێراق حکوومەتی فیدراڵی دەسەڵاتی وەرگرتنی قەرزی دەرەکی هەیە نەک هەرێم و پارێزگاکان بەڵام سەرۆکی مونتەدای ئابووری هەرێمی کوردستان دەڵێت هەرێم دەتوانێت پەنا بۆ قەرز ببات چونکە ئەگەر نادەستوریش بێت لە هەمان کاتدا بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمیش نادەستوریە و بەرپرسانی بەغداش ئەو کارەیان کردووە. بە شێوەیەکی دروست چۆن بتوانێت ئەو قەرزەی کە حکوومەت دەیکا بە شێوەیەکی دروست ڕنگدانەوەی لەسەر ئابووری هەرێمی کوردستان بێ بە شێوەیەکی باش بەشێک لەو کێشانەی کە هەیەی چارەسەریکە دی ویلایە سلبەکانیش ئەوەیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمان ئەم سیاسەتێکی ئێستا پەیڕێوەکە بە هەمان میکانیزم و بە هەمان ئەدایەکی ئێستایش پەیڕەوەکرێت لە هەرێمی کوردستانە پێم وانە ئەم قەرزە بتوانێت کێشەکانی بۆ چارەسەرکە بەڵکو کێشەکانی زیاتر ئالۆسترەکە و ئەمەش دەبێتە ینی قەرزیش دەبێتە کێشێکی تر لەسەر کێشەکانی تر کە هەرێمی کوردستان بەدەستێوە ناڵێن. ماوەی 10 مانگە حکوومەتی هەرێمی کوردستان لە قەیرانی داراییدایە و بەشێکی موچەی فەرمانبەران لە کاتی دیاریکراودا دابەش ناکرێت و
هاوکات سەرجەم پێشینەکان و زۆربەی پرۆژەکانیش ڕاگیراون. گۆران عەبدوڵڵا، NRT سلێمانی. بەشێک لە نووسەران و ڕۆژنامەنووسان دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان وەک پێویست هاوکاری ڕۆژنامەنووسانی سریانی نەکردو و چەند جارێکیش بۆی کێشەی داراییەوە ڕۆژنامە و گۆڤارەکانیان داخراوە. داوەش لە لایەنە پەیوەندیدارەکانەکەن پشتگیری لە ڕۆژنامەنووسانی سریانی بکەن. 165 ساڵ پێش ئێستا یەکەمین ڕۆژنامەی سریانی دەرچوو. پاش ئەو مێژووە لە شاری هەولێر کۆنفرانسێک ساز کرا و تێدا باز لە دۆخی ئێستای ڕۆژنامەگەری سریانی و ڕاگەیاندنی سریانی کرا. نووسەر و ڕۆژنامەنووسانی ڕەخنە لە حکوومەتی هەرێم دەگرن کە وەک پێویست هاوکاری و پشتگیری لە ڕۆژنامەنووسانی سریانی نەکردووە و تا ئێستای چەند جارێک ڕۆژنامە و گۆڤارەکانیان بەهۆی نەبوونی مینحەی پێویستەوە داخراون. لە پاش تقریباً 2013 حتا ئێستا بەرەو لاوازی دەچیتن. هۆیەکانیش معروفە. یەکەمین جار مەسەلەی تەمویلی ئەو گۆڤارانە لەلایەن زۆربەی لەلایەن سنتەر و کۆمەڵەکانی ڕۆشنبیری دەکران، هەروەها هەندێکیانش لە لای حکوومەتی هەرێمی کوردستان. لاوازبوونی دەرخستەی ئەمانە زۆربەیان ڕاگیران و ئاخیری کە هیچ ڕۆژنامەی نەما بە تایبەتی لە دەشتی مووسڵ. ئەگەرچی لە ئێستادا گەلی سریانی لە عێراق و هەرێمی کوردستان خاوەنی کەناڵێکی ئاسمانی و 2 ڕادیۆ و 6 گۆڤار و 3 ڕۆژنامەن، بەڵام وەک خۆیان دەڵێن بەهۆی هێرشەکانی داعش بۆ سەر شاری مووسڵ نەبوونی پاڵپشتی دارایی لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەشێکی زۆر لەو گۆڤار و ڕۆژنامانە ڕاگیراوە. سندیکەی ڕۆژنامەنووسانی کوردستانیش پشتگیری داواکانیان دەکات و ئاماژە بۆ دەکات وەک پێویست هاوکاری میدیای گەلی سریانی نەکراوە. سەحافی سریانی کە ئێستا یادی 165 ساڵی دەکەنەوە بە بینین و بیستن و ڕۆژنامە چاپکراوەکانیشان پێویستیان بە هاوکاری زیاترەیە، پێویستیان بە هاوکاری و تەمویلەیە. بەڕاستی لەیس ئەوەی کە مستە جەم لە دەبیلیان لەیش لایەنەکەوە تەنها هەندێک هاوکاری خۆییان هەیە لە هەندێک شوێنی دیاری کراوە. ئەمە جواناکە دەنجی گەلێکی ڕەسەن کە هەزاران ساڵە لە ناوچەیە دەژین بگاتە هەموو ئاستی هەموو هەرێمی کوردستان. یەکەم ڕۆژنامەی سریانی لە مانگی تشرینی دووەمی ساڵی 1849 لە شاری ورمیی ڕۆژهەڵاتی کوردستان بە ناوی تیشکی خۆر دەرچوو لە ساڵی 1893 بە هۆکارێکی نادیار ڕۆژنامەکە ڕاگیرا و دواتر دەستی بەکار کردوێتەوە و لە ساڵی 1950 بۆ جاری دووەم داخراوە و 1800 ژمارەی لێ چاپ کراوە. زۆرینەی بابەتەکانی باسکردن بووە لەلایەنی ئاینی سریانی. هێرشقادر NRT هەولێر. گواستنەوەی گومرگی سەوزە و میوەی دۆک لە سنتەری بازاڕی دۆکەوە بۆ ڕۆژاوای شارەکە کاریگەری لەسەر ئەو کەسانە دروست کردووە کە لە ئالوەکاندا کارەکەن و دەڵێن هاوڵاتیان ناتوان ئەو ڕێگا دوورە ببڕن بۆ کڕینی سەوزە و میوە. پشتی و گواستنا گومرگên fêqî ji senterê bajarê Duhokê bi rûşavaya parêzgeha Duhokê li Sêcê eveyekî gileyî û gejbîniya xwedankar û kiryaran dîvxwe îna. Herek şwan bi rengekî gudnên xwe beramber gumrgên tazeyên feqî û zerzewadî dibêjin. Ya dîreş bajarî kesê pêçê nabît bêtevêrê behsê xeberî bêtevêrê bu sindoqeka bajana xiyara bi zifirî de bajarî ve axtê nav bajarî me şol kir bez vêrê şol nîne hemê dîrî bajarî kedin. شولي ما بالي سبيدي ما وقال هبون حدا ساعة ده يازات هاتن وبشينجي انفارجي انفوان قندارة نادي يشتين وان محلا انا ما فقير هبو نشد قبل شوي بدا بيري بو ينجي بطاطا كي طما صندوق طماطا ينجي بيوازا او شريت تشتسر بوجه چيري ما چيري گران بي هنج خودانکاران جی و گواستنا قپانین فقی و زرزوات جبوی در و سنتر باجر دوکه به کاریگریا کانرینی لسر بازار خود بینن چون خلق با آسانی نشد گیتا قپانان خودی بری الوجه بری الویری طبعا صرفيات باشتر بي عالم كلنا سوق تات كري بس ليرة 20 كيلومتر بين ليرة ويري هيا ليرة بس بقال جنا ولا صرفيات بكي ويرينيا صرفياتي ويري باشتر بي گومرگên feqî û zerzawatî mezintirîn cihê firûtina feqî û zerzawatî ya li sinûrê parêzgeha Duhokê. Sercem deverên ser bi parêzgeha Duhokê rojane seredana vê qepanê dikin. Lewra xwezyarin pitir hikûmetgirîngiyê bi xizmetguzariyên di nava gumrgê da bidet. Qudret Mehmûd NRT Duhok. لە سلێمانی کەرنەڤاڵی نمایشی کورتەفریم بەڕێوە چوو. 11 فیلمی کوردی جیهانی نمایش کرا لامان کاتیشدا داهاتی ئەو کەرنەڤاڵە بۆ کۆبانەیە بێت. لا درێژەی ئەو کار و چالاکیانەی بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ کۆبانەیەکرێت لە سلێمانی کەرنەڤاڵێکی نمایشی فیلم بەڕێوە چوو.
ڕەوان ناوڕۆکی کورتەفیلمەکان لەسەر دۆسەی مافی مرۆڤ و ئەنفال بوو. هەرێک لەو کورتەفیلمانەش خاوەنی چەندین خەڵاتی جیهانین. بیرۆکەی ئەم کەرنەڤاڵە بۆ سێ لایەنی سەرەکی کەرنەڤاڵەکە کە هەرسێکیان هەر سێ لایەن پێکاتن لەسەرەوەی کە کەرنەڤاڵێ بکرێ بۆ ئەم کارە ساتەی ئێستای کۆبانی. بەڕای من هەر هاوکاریەک هەر دەستپێشکاریەک هەر کارێک ئەمڕۆ بکرێ بۆ ئەم کارە ساتە بۆ ئەم کارە ساتی کە دەستێکی شوم دەستێکی تاریکی گەورە وحشێکی گەورەی جیهانی تیرۆریستێکی گەورەی جیهانی یەک وڵاتەکەمان داگیرەکە یەک سەروەریمان لێ داگیرەکە ئەبێ ئێمە دەست بەکار بین و بە تایبەتی هونەرمەندان لەم پرۆژەیە دامانەیە لە ڕێگەی سینەماوە و بە زمانی سینەماکارانی کورد و سینەماکارانی جیهان پشتیوانی خۆمان بۆ کۆبانی دەرببڕین. دوای چەند ڕۆژێک لە ڕێکەوتنی لایەنە سیاسەکانی پارێزگا ئەڵەبجە لەسەر دابەشکردنی پۆستەکانی پارێزگا کە لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێکەوتنەکە پەشیمان بۆتەوە و لایەنەکانی دیکەش نیگەرانن لە پەشیمان بوونەوەکە یەکێتی و ڕخنەی ئەوە لەوە حیزبە دەگرن کە خەمی پۆستەکانیەتی نەک خزمەتکردنی ئەڵەبجە. ڕۆژی چوارشەمەی ڕابردوو سەرجەم لایەنە سیاسیەکانی هەڵەبجە لەسەر دابەشکردنی پۆستەکانی پارێزگاکە و پێگەنانی ئەنجومەنێک دوای 6 کاتژمێر ڕێکەوتن. یەکێک لەو لایەنانەی کە بەشداری کۆبوونەوەکەی کرد و ڕازی بوو لەسەر شێوازی دابەشکردنی پۆستەکانی پارێزگای هەڵەبجە یەکێتی نیشتیمانی بوو. بەڵام لە ئێستادا یەکێتی وەک هێزی یەکەم و باڵادەستی ناوچەکە پەشیمان بۆتەوە لە چۆنیەتی دابەشکردنی پۆستەکان بە تایبەتی لە پۆستی قایمقامی هەڵەبجە کە بەر پارتی دیموکرات کەوتو و هەروەها ئەو پۆستانەشی کە بزوتنەوەی گۆڕان داوای دەکات. ئێمە هەڵبجانەبیان کردەوە تەنانیشمان لە حەقی خۆمان کرد حزبی وا هەیە مەسەن نیوە دەنگەکان ئێمە وەکو ئێمە لە کورسیا بەشدارە بەڵام کات هاتە ئەوەی کە حەق بە یەکێتی بن وەکو حەقێک هەمویان مەسەن بێدەنگە بن و ئەو حەق نابێت بەسییانە بە سلێمانیەوە دوو ئەوان ویستیان وردەکەی تا خوارەوە تام دی ناحی و تام دیری مەکتەبێک و تام دیری مەسەن بەرە خوار کە لە هیچ لە شوێنێک نکراوە نەسلێمانی لە دۆخ هۆلێژ نکراوە تا مەسەن تێروێرەوەیسا لە یەکەم کۆبوونەوە هەموو پۆستەکان دیاری کرد تا بێتە ئاستێکی زۆر خوارتر. ناڕزایەتەکەی یەکێتی و پەشیمان بوونەوەی لە ڕێکەوتنا ئیمزا نەکراوەکە لە کاتێکدایە وەفدی یەکێتی لە کۆبوونەوەکە لەلایەن بەرپرسی مەڵبەندی ئەو حیزبە بە وەکالەت بەشداری کۆبوونەوەکەی کردو ئەمەش ڕخنەی توندی پارتی و گۆڕانی بەدوای خۆی داهێنا و پارتی بە ئاماژە یەکێتی بەوە تۆمەتبار دەکات کە تەنیا خەمی بەدەزێنانی پۆستەکانێتی نەک خزمەتکردنی هەڵەبجە. لە دوای 93 و 4ەوە ئێمە هیچ پۆستێکمان لەم شارە نەبوو تا ئەم کات و ساتیشی لەگەڵ بێ بەڵامەکو لەو لایەنانە زۆر زیاتر خزمەتی ئەم شارەمان کردووە کە سەرتاپای پۆستەکانی ئەم شارەیان بەدەستەوە بووە. لایەنێک تەنها شینی پۆستەکان کە بەڵام ئاگای لە خەڵکو لە ئاوەدانی شار و لە بەرژەوەندیەکانی خەڵکو لە پێشکەوتنی ئەم شارە نەبێ بەداخەوە ئێمە بین لەسەر پۆستەکان شەڕ و سیراع بکەین. لە کۆتا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە سنووری هەڵەبجە یەکێتی پلەی یەکەم و گۆڕان پلەی دووەم و یەکگرتو پلەی سێم و پارتی و کۆمەڵیش پلەکانی چوارەم و پێنجەمی دەنگەکانیان بەدەزێنا. ئێستاش بۆ دابەشکردنی پۆستەکانی پارێزگای هەڵەبجە گۆڕان دەیەوێت سەرجەم پۆستەکانی پارێزگاکە بەپێی ئەنجامی هەڵبژاردنەکان لە نێوان حیزبەکان دابەش بکرێت. ئەوەش یەکێک لە هۆکارەکانی پەشیمان بوونەوەی یەکێتیە لە ڕێکەوتنەکە. ئەوان داوای ئەوەیە کە نەیانەوێت لێرش پارێزگار بن دەسلێمانیش پارێزگار بن ئەگەر تۆ داوایەکی مافێکی ڕەوای دەنگدەرەکانی خوبکەوان بە ئەوەیەزان کە تەگەدەری تەکەی دوای ئەوان ڕازینین هیچ لە واز لە هیچ لە پۆستەکانیان بێن لە هەڵەبجە یا تۆ ناکرێ محافظەیەک بە کاملی هەموو پۆستی مدیر ئامەکان و شوێنە گرنگەکان لە دەستیەوان بێت تەنها تۆ سەرۆکی ئەنجومەنێک بە ڕەوات بزانێ بۆ تۆ. بە گوێرەی ئەنجامی کۆتا ڕێکەوتن نامەی لایەنەکانی هەڵەبجە لە 25 کورسیەکەی ئەنجومەنی پارێزگا یەکێتی و پارتی و گۆڕان و یەکگرتو کۆمەڵ سەر و 4 کورسی و بزوتنەوەی ئیسلامی 2 کورسی و سۆسیالیست و شوعی و ئایندا سەر و کورسیەکیان بەردەکەوێت. پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگاش بۆ یەکێتی و گۆڕان و جێگری یەکەمی پارێزگار بۆ یەکگرتووی ئیسلامی و جێگری دووەم بۆ کۆمەڵ و قایمقامی هەڵەبجەش بۆ پارتی دەبێت. وریە حەمەکەریم MRT هەڵەبجەی شەید. کۆتایی گرنگترین ناونیشانەکان 47 ڕۆژە شەڕ و پێکدان لە کۆبانێ بەردەوامە و تا ئێستا ژێزەکەی پێشمەرگە بەشداری شەڕیان نەکردووە. فەرماندەی سوپای سووریا ئازادیش دەڵێت ژوورێکی ئۆپراسیۆنیان پێکێناوە. وەفدە باڵاکە یەکێتی لە بەغدا لەگەڵ نووری مالکی و سەلیم جبوری و ئۆمار حەکیم کۆبوونەوە.
لە کۆمەلگای تۆپزاوای هەولێر دوو منداڵی 10 ساڵ و 12 ساڵ لە چاڵاوێکی باراناودا خنکان کێکێکیان باوارەی لەگەڵ خێزانەکەی داهاتۆتارێمی کوردستان. لە ناوتەوە لە ڕووماڵێکی بەردەوامدا لەگەڵتان بووین کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.